عەبدوڵڵا دایکی دوو مناڵی ون بووم لە هەمان کاتا 5 خوشک و براشمونە لەو تاوانە. سوپاسگوزاری خوام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو ئەم یادەکراوەتەوە کە هەموو چین و تۆژەکان هەموو نەتەوەکان بەشداریان کردەوە. خۆشحاڵم، ئەمە جێگای خۆشحاڵیە. بەڵام لێرە واڵێم مای شەرمەزاریە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە حکومەتی عێراق ئەم ڕۆژە بکا بە پشوو، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان 16 سێی بە خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەکان ڕەوانە بینی کە بیکا بە پشوو هەتا هەموو خەڵک بەشداری ئەم یادە بکات. ئەگەر حکومەت لە خەمی هەڵەبجە و هەڵەبجەکان نابووایە دەبوو ئەمڕۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی لێرە بوونایە، بەڵام زۆر بەداخەوە. وەک دایکی مناڵی ون بوو من ئەڵێم ئەمڕۆ 37 ساڵ تێ پەڕێ بەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە هەمان کاتا ئێران و هەڵەبجە هاو حدودن. هەرێمی کوردستان هەتا ئێستاکێ کارێکی جدی نەکردو بۆ دۆزینەوەی مناڵانی هەڵەبجە. هەڵەبجە پەرلەمانی دروست کرد، هەڵەبجە ئەنجومەنی وەزیرانی دروست کرد کە ئەوان ئەمڕۆ بڕیاری تیا دەرەکەن، بەڵام زۆر بەداخەوە کە لە خەمی هەڵەبجە و هەڵەبجەیەکانانی. ئێمە وەکو هەڵەبجەی یەک داواکەین لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژە تەواونەکراوانەی کە هەیە لە ئێستاە تەواو بکرێت و ئەتوانین بڵێن زۆربەی کوچە و کۆڵانەکانی شاری هەڵەبجە تا ئێستا ئەوە نهای ساڵە لە بواری خزمەتگوزاریە بێبەشە فراوان نەکراوە. زۆر شوێن جێگامان هەیە هەتا ئێستا پێویستی بە خزمەتگوزاریە و داواکەن لە دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستان گەنجانی ئەم شارەمان دامەزرێنن و هەری کاریان بۆ بڕستن. بەڕاستی ئەم گەنجی من وەکو کەسێکی ناو شاری هەڵەبجە دانشی شاری هەڵەبجە هەست دەکەم شاری ئێمە پەراوێز خراوە لە شارەکانی کە و داوا لە دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستانەکەم ئاوڕێکی جدی وەکو شارەکانی کە بدرێتەوە لەم شاری ئێمە، چکە شاری ئێمە زیاتر پەراوێز خراوە، زیاتر لە ناڵم شارچێتیەکەین، بەڵام شاری ئێمە جیاوازە لە شارەکانی کە چکە لە ئەوەی من بیرم بێ لە ساڵەکانی 1970 و حتا گاتە ئەم کاتەش ساڵ بە ساڵ و یاد بە یاد ئەگەر یامی ئێمە یادی هەڵەبجە بکەینەوە هەموو ڕۆژ و سات و مانێکمان یادێکە بۆ هەڵەبجە. Thank you.